بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ناڕزایەتی مامۆستایانی کەرکووک دژی لێبڕین و دواکەوتنی موچە بەردەوامە و داوا دەکەن کە ڕاژەکانیان بخرێتە سەر حکوومەتی عێراقی. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆدا قسە لەسەرەوە دەکەین کە بۆچی مامۆستایانی بەشی کوردی لە کەرکووک داوا دەکەن کە ڕاژەکانیان بخرێتە سەر حکوومەتی عێراقی و ئایندەی خوێندنی کوردی لە کەرکووک چی بەسەر وایە خوێندنی کوردی پاشەکشەی کردووە. بە میواندار ڕێک لە بەڕێزان مامۆستا هیوا حەسەن پسپۆڕی پەروەردەیی لە بەشی کوردی لە کەرکووک، هەروە محەممەد جەلیل مامۆستای بەشی خوێندنی کوردی لە سودۆی سەرکی، هەروە لە کەرکووکیشەوە مامۆستا ڕەوف سەعەدوڵڵا سەرپەرشتیاری گروپی هەڵوێز بۆ داکەوکی لە مامۆستایان و فەرمانبەرە. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. لە سەر کێشەی دواکەوتن و بڕینی موچە مامۆسایانی خوێندنی کوردی داوای بینینی مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق دەکەن. مۆڵەتێکی 15 ڕۆژیش بە لایەنە پەیوەندیدارەکان دەدەن کێشەکەیان چارەسەر بکەن. بە پێچەوانەوە ڕێگای دیکە دەگرنە بەر. یەکێک لە سەرپەرشتیاری ناڕەزایەتیەکانیش ئاشکرای دەکات دەستێکی سیاسی ڕێگە نادات پەیامی ئەوان بگات بە سەرۆک وەزیرانی عێراق. بۆ ڕایگشتی و لایەنە پەیوەندیدارەکان و بە تایبەتی نووسینگەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە کەرکووک. سڵاو، ئێمە مامۆستایان و فەرمانبەرانی بەشی خوێندنی کوردی لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک و لەسەر میلاکی هەمیشەیی وزارەتی پەروەردەی هەرێمی کوردستانی عێراق کە تەنسیب کراوین بۆ بەڕێوەبەرایەتی پەروەردەی کەرکووک بەهۆی ئەو ستەمەی کە لێمان کراوە لە زەوتکردنی مافەکان و نەدانی شایستەدارایەکانمان، ئێمە وەک کادیرانی پەروەردەی هەستان بە ئەنجامدان دەیان گرتبوونەوە خۆپشاندان و چالاکی بەڵام بەبێ هۆدە. ئەمڕۆ دەمانوێت ئاگدارتان بکەینەوە کە بە شێوەیەکی فەرمی داوا دەکەین کە چاوپێکەوتن لەگەڵ بەڕێز مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق بۆمان ساز بکرێت بۆ ئەوەی کێشەکانمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ چارەسەر بکات و پاش 15 ڕۆژ لەم کۆنگرەیە ئەگەر وەڵامیشی ئۆتۆمان نەدرێتەوە ئەوە دەست دەکەین بە زنجیرە خۆپشاندانێکی ئاشتیانە تا مافەڕەواکانمان بەدەست دێنین. تا ئێستاکانە وڵامی نییە، تا ئێستاکانە وڵامی نییە. هەڵبەتە دەستێک هەیە نایەوێ ئەم پۆلە مامۆستایە یان ئەم مامۆستایانی ناغازی یان مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک بگەنە جێی بڕیار. چەند مانگێکە مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک داوا دەکەن کێشەی موچەیان بۆ چارەسەر بکرێت و ڕاژەکانیان بگوازرێتەوە سەر بەغداد، بەڵام تا ئێستا هەوڵەکانیان بێسوود بووە. جێگیری سەرۆکی لەقی کەرکووکی یەکێتی مامۆستایانی کوردستان جەخت لە بەردەوامی هەوڵەکانیان بۆ گەیاندنی داواکاری مامۆستایان بە لایەنی پەیوەندیدار دەکات. ئێمە ئەو داواکاریانەمان پێشکەش بە جەنابی وەزیری پەروەردە کرد و پێشمان ڕاگەیان کەوا ئێمە چاوەڕێی جوابین، یعنی هەم بۆ گواستنەوەی ڕاژەکە کە کاری لەسەر بکەن، هەم بۆ ئەو لە 120ەکە لێ نەبڕن و بە هەمان شێوە 30 ڕۆژ جارێک چووکە لە شاری کەرکووک تەبیعەتی دەوامەکە بەو شێوەیەوە تەبیعەتی هاوپشەکانمان ینی کاریگەری خراپی ئەبێ لەسەر ئێمە ئەگەر حەل نەکرا ینی لە هەوڵەکانمان ناوەستین و ئەوە ئاخر مەحەڵەی ئێمەش نییە. ینی ڕێگەی ترمان لە بەردەمە هەم لە هەرێمی کوردستان کەوا تەڵەبێ تەقدیم بکەین چاومان بە سەرۆک وەزیران بکەوێت، چاومان بە جێگرەکەی بکەوێت، چاومان بەو کەسانە بکەوێت کەوا پەیوەندیدارن. بەشێک لە مامۆستایانی خوێندنی کوردی کەرکووک هەڵمەتێکیان بۆ گواستنەوەی ڕاژەی مامۆستایان بۆ سەر بەغداد دەست پێ کردووە. بە پێی زانیاریەکانی پەیام تا ئێستا لە کۆی زیاتر لە 8,000 مامۆستا و فەرمانبەری خوێندنی کوردی 2,000 مامۆستا فۆرمی گواستنەوەی ڕاژەیان لە هەرێمەوە بۆ سەر بەغداد پڕ کردوێتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن. مامۆستا ڕەوف ئەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە حکمەوەی کە بەڕێستان سەرپەرشتی گروپی هەڵوێز دەکەن بۆ کۆکردنەوەی واژۆ بۆ گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک بۆ سەر عێراق، هەوڵەکانتان بەکوێ گەیشتووە؟ ئەم هەوڵە بۆچی دەستی پێ کردووە؟ بەڵێ زۆر سوپاسانەکەین. ئێمە لە هەوڵەکانمانەوەیە کە یەکەم جار داواکاریەکانمان ئاڕاستەی حکوومەتی عێراق کرد
سەرۆکی کۆمار و لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەگەڵ سەرۆکی پەرلەمان لەگەڵ دامەزگەکانی حکوومەتی عێراق لە کەرکووک و دواتر ئەو نووسراوەمە داواکارەکەمان ئاڕاستی حکوومەتی هەرێم کرد بەڕێز وەزیری پەروەردە و دوایی وەزیری هەماهەنگی نێوان هەرێمی کوردستان و بەغدا و ئێمە داواکارێکشمان لە دوو خاڵی سەرکیاتە ئەویش ئەوەیە داوای ئەواکەین دابینکردنی موچەی مانگانە لە کاتی خۆیان خۆزگە حکوومەت هێرێم بتوانێت لە بۆمان دابین بکات دووەم ئەگەر نەیتوانێت حکوومەت هێرێم موچەکە بۆ مامۆستایانمان و فەرمانبەران و میلاکی خوێندنی کوردی دابینکە لە کەرکووکە داوامان کردو ڕژەکەمان بگوازێتەوە بە گوێرەی دەستور و بە گوێرەی مادی 140 کە مافی خۆمانە لە شاری کەرکووکە موچەکە ماوەرگرین بە گوێرەی دەستور مافی خۆمانە. باشە تاوە کوێستا بڵێن ماوەستەیەک ئێوە یەکەم جار ڕوتان لە حکوومەتی هەرێم بوو کێشەی موچەتان بۆ چارەسەرکە دوایانی بێومێت بوون ڕوتان لە بەغداد کردووە بۆ چارەسەری کێشەی موچە؟ ئێمە سەرەتا داواکاریەکانمان ئاڕاستەی حکوومەتی عێراق کردووە لەبەر ئێمە بە گوێرەی ئەوەی ئێستا کەرکووک لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقاتە و ئەو داهاتەیە کە لە کەرکووکایە هەمووی حکوومەتی عێراق دەیبات و ئێمەش بەگوێرەی قوتابخانەکان و میلاکمان و فۆرمی خۆراکمان و وەکو دانیشتوانی خەڵکی کەرکووکی ڕەسەنی شارەکەین و ئێستا پێویستە حکوومەتی عێراقی ئەو موچەیەمان بدات ئێوە بوو خۆتان نەزانن بۆ جێی هەرێمی کوردستانیش لەسەر ژماری دانیشتوان و لەسەر فۆرمی خۆراکە بۆیە ئێمە یەکەم جار داواکارەکەمان ئاڕاستی حکوومەتی عێراق کردووە و دواتر حکوومەتی عێراق داوای لێمان کردووە کە ئێمە بزانین ئێوە میلاکتان لەسەر حکوومەتی هەرێمە بزان حکوومەتی هەرێم ڕێی چیە ئێمە تا ڕادێک ئەویان داوا کە هیچ کێشەیەکی وایان نیە پێویستەکە لە حکوومەتی هەرێمەوە ئەو داواکاری ئاڕاستی ئێمە بکرێن. باشە بەس وەکو واژۆ چەند واژوتان کۆ کردوتەوە کە ئێوە پێڵسان وەکو گروپی هەڵوێست لە مامۆستایانی بەشی خوێندنی کوردی؟ بەڵێ پێشتر ئێمە ئەوەی کە مامۆستایان داوای کرد لە 2017 بە شێوازێکی فەرمی ینی 6939 مامۆستا و فەرمانبەر داواکاریان بە فەرمی خوێندنی کوردی داوای گواستنەوەیان نەکرد بۆ بەغدا ڕاژەکانی بۆ سەر بەغدا و ئێستش لە دوای سەردانی بەڕێز وەزیری پەروەردە داوای لێمان کرد کە بزان دڵنیا بێ لەسەرەوەی کە ئارەزوومەندانەیە و زۆربەی مامۆستایان داوای ئەوەکەن لەبەرەوەی مەترسی ینی ئەوەیە کە حکوومەتی عێراقی پابند نەبێت بە بەڵێنەکانیەوە خوێندنی کوردی و کورد لە شارەکەیە لە ڕووی خوێندنەوە بکرێتە مەترسێکی گەورە بکە ژێر دەستی حکوومەتی عێراقەوە چکە تاسە حکوومەتی عێراقی ئامادە نەبووە ئەو پرۆگرامی کە هەمانە ئەو موچانی کە وەرێگرین ئەو پێداویستەکان زۆری لە حکوومەتی هەرێم بۆمان دیە بۆ ڕوبەڕووبوونەی ئەو مەترسیە جەنابی وەزیر داوای کرد بزانێت دڵنیا بێ لەسەرەوە مە بڕیارێکە ئەبێ خۆمان تحملی ئەوە بکەین و ئێمە شۆک لەژنەی هەڵوێست ئێمە ئامادەی بوون وتمان داوای ئەومان کرد کە ئێمە بڵێ وا پێویستەکە موچەکەمان بۆ دابین و ئەگەر حکوومەت هێرێ موچەکەمان بۆ دابینەکات زۆر پێمان باشترە بەڵام بەگە ناتوانێت موچەکەمان بۆ دابین بکات وا پێویستەکات کە حکوومەتی عێراقی لەسەرێتی کە موچەکەمان بۆ دابین کات و تا ئێستا ئەوەی کە واژوو کۆ کرابێتەوە یاوە تا بەگوێری ئەو لینکەی دامان کردووە بە شێوازی ئەلکترۆنی 2335 کەس تاکو کاتژمێر هەشتی ئەم ئێوارەیە واژوو ینی داواکاری بەرز کراوەتەوە سەبارەت بە گواستنەوەی بۆ سەر حکوومەتی عێراقی بەڵام هێشتان بوو دەکەم ماوە و هەندێکشی هێشتان بڵاو نەبوو تاواتی نەگەیشتەوە سەرجەم مامۆستاکان. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا ڕەوف دواتەگرێمەوە لای بڕست ئێوەش بەخێر بن مامۆستایان مامۆستا هیوە سەبارەت بە خوێندنی کوردی یاخود مامۆستایان بە تاواتی فرامۆشکراون لەلایەن حکوومەتی هەرێمەوە ئێستا بڵێم هەم مامۆستایان ژیانی مامۆستایان هەم خوێندنی کوردیش لە مەترسیدایە. سوپاسانەکەی بۆ ئەم دیدارە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە حکوومەتی هەرێمی کوردستان هاوکارێکی باشی خوێندنی کوردی کرد لە کەرکووک ئەوە بوو زیاتر لە 500 قوتابخانە لە خوێندنی کوردی کرایەوە لە کەرکووک بەشی خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکووک کرایەوە توانیمان مامۆسایەکی باش لە خەڵکی شاری کەرکووک تەعین بێ لەلایەن هەرێمی کوردستانەوە ئەمانە دەستکەوتێ باش بۆ خەڵکی کورد کەرکووک بەڵام بەداخەوە دوای 2015 و دوای
کارە ساتانی ڕوودا هەرێمی کوردستان و عێراق لە دوای شەڕی داعش دیارە حکوومەتی هەرێم وەک پێویست هاوکاری بەشی خوێندنی کوردی نەکرد لە کەرکووک هەروەها بەغدایش هیچ هاوکاریەکمان ناکە بەغدا تەنانەت لە ڕووی قرتاسیە و لە ڕووی کتێب بۆمانیشەوە هیچ هاوکاریەکمان ناکە فەرامۆشمانیان کرد باشە بەس هۆکاری چیەکە حکوومەت هەرێم لە دوای 2015ەوە هاوکاریەکانی کەم کردوەوە لە چ ڕوویەکەوە بۆ خوێندنی کوردی یاخود بۆ مامۆستایان حکوومەتی هەرێمی کوردستان هاوکاریەکانی بەس هەتا ئیسا ینی بەس کتێبمانەداتێ کتێبی بۆماندا منهەجما بۆ دابینەکە و موچەی مامۆسایان و فەرمانبەرانش لەسەر هەرێمە خۆتان شەزان و موچەکە بەم شێوەیە دیرە دوو مانگ جارێ نیو موچە و ئەمانە بۆیە ئەوە هاوکاریەکی ینی زۆر گرنگە ئەگەر بەردەوا بێ موچەمان لەبەرەوە کاریگەری زۆری قسەتە سەر مامۆسایانی کەرکووک یعنی هەموو کوردستان بە هەموو مامۆسا و فەرمانبەرانەوە کاریگەری لەسەر هەیە بەڵام خەڵکی کەرکووک مامۆسایانی کەرکووک کاریگەرەکەی زیاترە لەبەرەوەی لە بەرچاوی خۆمانەوە مامۆسامانێ سەر بە ناوەندا لەگەڵ خۆمانە دەوامەکە ئەو ماگانە موچەی خۆی وەرەگرێ بەڵام ئێمە بەم شێوازە موچە وەرەگرین بۆیە لە ڕووی سایکۆلۆجیەوە کاریگەری نەرێنی بەسەر مامۆسایانی خوێندنی کوردی هەیە باشە ئێستا بڵێن ئەو مامۆسانی کە سەر بەناوەندن موچەی گەشتیان وەرگتووە بەس مامۆسایانی بەشی خوێندنی کوردی کە سەر بەهرێ من بەس موچەی مانگیسیان وەرتووە و فەرمانبەرانی بەڵێ خۆی ئەوە کێشەکەی ئەوە ینی لە ڕووی نەفسیەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە زۆر کاریگەری هەیە چونکە ئەو لەگەڵما مامۆساین پێکەوە ئەو ماگانە موچەی خۆی وەرگێ بژێوی ژیانی تا حەدیە زۆر باشە بەڵام ئێمە موچەکەمال بەم شوێتەوە ئێشان موچەی مانگی سێماوەگوێ ینی کاریگەری باشی هەیە با سپاس دەکەم مامۆستا محەممەد جەنەبشت بە خێربەی سەبارەت بە ژیان و گوزەرانی مامۆسایان ئێستا ئەو هەوڵی کە دەستی پێ کردووە پێتان وایە ڕێگری هەیە لە بەردەمیەوەی کە ڕاژەکان بگوازێنەوە سەر حکوومەتی عێراقی وەکو مامۆسایی واوتی لانی کەم ژیانی مامۆسایانی بەشی خوێنی کوردیش وەکو خوێنی عارەبی و تورکمانی و سریانی بێت بەڵێ بەناوی خوای گەورەی میهرەبان سپاس بۆ جەنابتان سڵاو دەنێرم بۆ هاوڕێیانی ترم لە کەرکووک و مامۆستا سڵاو دەنێرم بۆ تەواوی بینەرانتان ئەو بارودۆخی کە ئێستا مامۆستایانی خوێندنی کوردی تێدایە لە کەرکووک و ئەو دۆخە خراپەی کە ئێستا چەسپاوە بەسەر کەرکووکە چکە ئێمە بمانێ و نەمانوێ ئێمە ئەبێت لە چەند ڕەهەندێکەوە قسە بکەین لەسەر دۆخی مامۆستایانی شاری کەرکووک ئێمە ڕەهەندێکمان هەیە کە با بڵێن خوێندنی کوردی لە ینی ببەستینەوە بە ناوەندی با بڵێن مەرکەز بە خوێندنی کوردی دووبارە ببەستینەوە بە هەرێمی کوردستان و خوێندنی کوردی ببەستینەوە بە واقعی کە مامۆستایتیایە لە ناو کەرکووک و بە ئیداری پارێزگاکەوە ئێمە بمانێ و نەمانوێ لە هەر سێ جەمسەرەکەەوە ئێمە گرفتمان هەیە بەڕاستی مامۆستا لە خوێندنی کوردی گرفت و کێشەی سیاسیمان هەیە مامۆسایانی کەرکووک بەڕاستی بوونەتە قوربانی و محارەبە ئەکرێن محارەبەی ئەو بارودۆخە ئەوەی کە لە کەرکووکە با بڵێن بوونەتە قوربانی ململانی سیاسی هەم لە بەغدا و هەم لە هەرێم وەکو کارتێکی فشار بەکاردەهێنرێن ئەمە بەڕاستی جێداخە ئەو هەوڵانەی کە هەیە هەوڵی باشن لەلایەن مامۆستایانەوە بەڵام هەوڵەکان بەداخەوە دەیڵم بێ پشت و پەنان ینی پشت و پەنای ئێمە تەنها خوای پەروەردگار پاشان شاریعی مامۆستایانی کەرکووکە چونکە ئەگەر بمانێ و نەمانێ بەڕاشکاوی قسە لەسەر ئەم بابەتە بکەین ئێستا لایەنێکی سیاسی دیاریکراو یاخود دوو لایەنی سیاسی دیاریکراو پارتی دیموکراتی کوردستان ئەبێ بە ڕوون و ڕاشکاوی وەڵامی مامۆستایان بداتەوە کە بۆچی ڕازی نییە و یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕوون و ڕاشکاوی بە خەڵکی خۆی بە جەماوەری کەرکووک بڵێ کە من پاڵپشتانم و بەردەوام دەبم و ئەمە ڕۆڵەکانی منە و ئەمە هەوڵی منە ینی ڕێگری هەیە لە هەردوو حیزبەکەوە ئەگەر نەشبێت دژایەتی دەکەن بڵێن بڵێ ئێمە بەیانی بۆی سەریح بین و ڕاشکاو بین ینی لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە پشتگیری تەواو کراوین ینی ئەو هەوڵانی کە لە کۆی هەوڵەکان باسەکەن لە هەموو ئەو گروپانەی لە کەرکووک دروست بوونە بەڵام ئێمە بەڕاستی کردارمان دەوێت ئێمە ئێستا شتێکمان دەوێت لە ئەرزی واقعدا یعنی من بۆیە ئەمێ بەڕوونی پەنجە بخێنە سەر برینەکان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ئەم بارودۆخە نییە کە مامۆستا داوایەکە چونکە ئێمە بە حکوومەتی هەرێمی کوردستانمان وتووە بە ڕاشکاوی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە بە تەواوەتی
یان ئەوەتانێ خاوەنددارێتی تەواوی کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بە خەڵک و خاکەکەیەوە بکە یان ئەوە تا بەڕاستی دەستبەرداری بێ. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان نەخاوەنددارێتی تەواوی خەڵک و خاکی کەرکووک دەکا و لە ناویشیاندا خوێندنی کوردی چکە ئێمە بمانێ نەمانێت تەنها سەنگەرێک کە ئێستا ماوە بەرگری لە مامۆستا بەرگری لە خاک بەرگری لە خوێندنی کوردی بەرگری لە کوردبوونەکە لەو شارە ینی ئێمە بۆیە باس کوردبوونەکەین ڕەنگە لە هەرێمی کوردستان جیاوازی هەبێ بەڵام باڵانسی کوردبوونمانێ نەمانێ ئێمە هەمیشە لە سەنگەر بووینە بۆیە خەڵکانێک نابێ بەڕاستی مزایدەی سیاسی بەسەر مامۆستای کەرکووک و مزایدەی سیاسی بەسەر خوێندنی کوردی بکەن بڵێن کاکە ئێمە بەڕاستی نامانە ئێوە بستنە سەر بەغدا چونکە باڵانسی کوردایەتی ئێوەدا دەبەزێ هەر مامۆستایە کە دەچێتە سەر مەرکەز یان دەچێتە سەر خوێندنی مەرکەز مانایەوە نییە باڵانسی کوردایەتی دابزێت بە پێچوانەوە ئێمە چەندین بەڵگەمان لایە کە خەڵکمان هەیە لە مەرکەزە و کووردە مامۆستایان دەزانن باشترین بەرگری کارە بۆ کورد باشتر تەنها خۆیەتی لە باڵێن خوێندن لە ئیشراف ینی لە شوێنێکە تەنها کوردێکە لەوێت دیفاع لەکە دیفاع لە نەتەوەکەیەکە دیفاع لە مافی خۆیەکە ئەمە بەو مانایە نایە کە ئێستا تەوەجوهێ دروست بووە خەڵک ساردەوە بکرێ خەڵک ئاماژە بۆ بکرێت کە ئێوە نابێ بچنە سەر مەرکەز لەبەرەوەی ئەوە جیهەتێکە دەیەوێت کورد و کوردستانی لە ناوبەرێ ئێمە بەڕوون و ڕاشکاوی ڕای دەگەێنین کە پێویستە حکوومەتی هەرێم و ئەمە داخوازی ئێمە بۆ بە ڕاشکاوی وتومانە حکوومەتی هەرێمی کوردستان یعنی ئەم خاڵەمان کردوێتە وەکو ئیقامە حوجە و وەکو نیەت پاچی وتومانە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی ئەو پێداویستیانەی خوێندنی کوردی کە هەیە بە مامۆستایان و فەرمانبەرانیەوە با بتوانێت شایستە دارایەکانی مامۆستایان دابین بکە باشە بەبێ لێ بڕین و ماگانە لە دەجێی خۆی ینی وەکو مامۆستا باس کرد بۆی کە من لەگەڵ هاوڕێکەم لەوێت تایبەتمەندیە بۆ خەڵکی کەرکووک و بۆ ناوچە جێناکۆکەکان لەبەرەوەی کەرکووک هەمیشەم شوێنی ململانیە بووە کەرکووک هەمیشە شوێنی باڵێن دڵ و خودسی کوردستان بووە با هەرێمی کوردستان بێت ئەمە لەگەڵ مامۆستایانی خوێندنی کوردی بکە ئەم ئیسtisnایە بکە کە ڕەنگە 500 ملیۆنێکی پێویست بێ بۆی کە مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک هاوشان لەگەڵ مەرکەز موچەی تەواو وەرگرن لەبەرەوەی لە سەنگەرن ئەگەر ناتوانێ ئەگەر ئەمەی پێ ناکرێ ئەمە حاڵەتێکی ئاساییە با ڕێگر نەبێ لەوەی کە مامۆستایانی خوێندنی کوردی بستنە سەر مەرکەز و دەتوانێت بە ئیتیفاقی سیاسی لەگەڵ بەغدا بەڕێککەوتن وەکو مامۆستا ئێمە لە کەرکووکین مافی خۆمانە مافی خۆمانە لە نەوتی خاکەکەی خۆمان سوودمەند بین لە نەک لە پارەی هەرێمی کوردستانمان بۆ بێ بەڵام ئێستا ئێمە دەبینین خوێندنی کوردی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تا ئێستا ئەم ڕێگری هەیە بۆ لێک تێگەیشتنی زیاتر ئێمە ینی چەندین هەوڵ دراوە دواتەگرم لای بەڕست مامۆستا ڕەوف کەرمەوە لای بەڕێزت سەبارەت بۆی کە ئێوە بڵێن واژوانەی کە کۆتان کردوتەوە کەوتە 2335 واژوتان کۆ کردوتەوە بۆی کە ڕاژەکانتان بخرێتە سەر حکوومەتی عێراقی پێویستی بەنگاوی تر هەیە یاخودە واژویانە ئاراستەی حکوومەتی عێراقی کراون وەڵامی ئەوان چی بووە؟ بڵێ ئێمە لە کۆکردنەوەی ئەو ناوانەیان ئەو ژمارەیە بۆ سەبارەت بەوەی کە داوای گواستنەوەکەین گواستنەوەی ڕاژاکەین بەڵێ وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمە پێویست بە نووسراوەکە لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمەوە بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراق بۆ ئەوەی بابەتی گواستنەوەی ڕاژی موژەم بۆ موچە بەرئین بکرێت باز بکرێن ئەوە زۆریش ئێمە ڕاشکاوانە بە چوونی بۆکەین و سووری لەسەرەوەی کە ئەمانە بزانین ئەم جارە چەنا هەوڵمانداوە بەداخە هەوڵەکانمان سەری نەگرتووە ینی مامۆستایان و ینی زۆر جار گروپ دروست بووە زۆر جار داکۆکی بووە ینی زۆر جار هەوڵدراوە بەڵام بەداخەوە لە کۆتاییشە کب کراوە بێدەنگ کراوە بەڵام ئێستا ئەم ساڵ بەڕاستی مامۆستایانی کەرکووک ناتوانێت لەوە زیاتر بێدەنگ بێ ناتوانێت ینی پرۆسی خوێندن لە کەرکووکە بەردەوام بێ ئەگەر بێت و
ئەگەر بێت و لایەک لە خوێندنی کوردی نەکرێتەوە لە 2016 لە 2017 لە دوای 16 ئۆکتۆبرەوە مامۆستایان نەک تەنها کێشەی ئەوان بوو کێشەی ئەمنیانە بوو حجێشی عێراقی کە گەڕاوە کەرکووک وەکو هێزێک هاتبوو هێزێکی بێگانە داگیرکەر تەعاملێک لەگەڵ کووردا بەتایبەت یعنی لەگەڵەوەشە مامۆستایان ینی سەنگەریان چۆڵ نەکرد قوتابخانەکانیان کردەوە و دەوامشیان کرد و هەروەق ینی خەرجیاتی قوتابخانەکانشان خەرجەکە لە لایەن خۆیانەوە بەڵام ئێستا وەکو تاکە سەنگەر کەما بێتەوە لە کەرکووکە کە کوردیە خوێندنی کوردیە بۆیە ئەمانەوێ ئەم جارە ئەو دەنگەی مامۆستانی کە سەبارەت گواستنەوەی ڕاژە بۆی بتوانێت هیچ ویژدانە و قبول ناکە مامۆستا 6 مانگە موچەی وەرنەگرت بێت بەچیش چۆن بتوانێت دەوام بکە توانایەوە نیە بچێت بۆ قوتابخانەکەی بۆیە ئەم جارە بەڕاشکاوانە ئەمانەیە حکوومەتی هەرێم کێ بەرپرسە لەوەی کە نایڵن ئێمە ڕاژەکەمان بگوازرێتە سەر بەغدا بە گوێرەی دەستور بە گوێرەی مادی 140 مافی خۆمان لە شارەکەی خۆمانە موچەی خۆماوەرگرین وە گواستنەوەمان لە کەرکووک بۆ کەرکووک و لە هیچ لەوەی هەستی نیشتمانی نەتەواتیمان کەم ناکاتەوە لەوەی لە داکۆکیمان لە کوردستانەتی کەرکووک بێدەنگمان ناکات بەڵام بەداخەوە زۆر بەداخەوە ینی ئێستا بە هەڵا لێک دراوەتەوە و ڕێگەیان نەداوە مامۆستا بتوانین ڕۆلی خۆمان زیاترمی لە کەرکووکە چکە لە کەرکووک ئەگەر بێت و ئێمە بە تەنسیب کاتی دانراوین ئێستا وا بۆ نزیکەی 17 ساڵە چێت کە تەنسیب نابێت لە 1 ساڵ یا 2 ساڵ زیاتر کەچی ئێمە 17 ساڵە بە تەنسیب دانانی کاتی لە شاری کەرکووکە داوامەکەین یعنی زۆر بەداخەوە زۆر بێبەش کراین لە مافەکانی خۆمان چی لە کەرکووکە چی لە هەرێمیشان لە هەرێم یعنی بەداخەوە لە هەرێم مامۆستایان لەوێ زەویان وەرگرتووە لە سیارەیە لە شوقەیە لە کۆمەڵی شتام امتیازاتیان پێدراوە ئێمە کەرکووک بێبەش کراین لەبەر وتوانیەوە لە کەرکووکن لە کەرکووکە کۆمەڵ امتیازاتی بۆ مامۆستانی کەرکووک ینی ئێمە بێبەش کراین لەبەر ئێمە لەسەر میلاکی حکوومەتی هەرێمین واتە ئێمە لە شاری کەرکووکە ئیسەوە پلە دوو سەیرەکرێن ئێمە بۆتە هۆی لاوازیە بۆ ئێمە لە شارەکەیە ئێمەمانەیە ڕاشکاوانە بڵێن داوای مافی خۆمەکەن کە لە شاری کەرکووکە ئێمە خاوەن شارەکەین و خەڵکی هەوڵاتی شارەکەین و بتوانین ڕۆڵی زیاتر بێن بەوەی کە بتوانین سفەتێکی یاساییمان هەبێت لە شاری کەرکووکە نەک بەم شێوە بە تەنسیبی کاتی بمێننەوە باشە بەس مامۆستا ئێستا بڵین داواکاریەکە لای وەزارەتی پەروەردەیە دەبێت وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم نووسراو بۆ عێراق بکە بۆی کە ڕاژەکان بگوازنەوە عێراق خۆی لاری نییە لە وەرگرتنی گواستنەوەی ڕاژەکان حکوومەتی عێراقی ئێمە داواکاریمان بەرز کردەوە لە ڕێگەی بۆ ئەنجومەنی وەزیران بۆ سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکی کۆمار و سەرۆکی هەرۆمی چەنەگایکی ناوە لەگەڵ وەزارەتی پەروەردەیشە دانیشتنی کردووە گفتوگۆی کردووە و داوامان لە پەروەردەی کەرکووک کرد و نووسراوێکی فەرمی بەرز کرد بۆ وەزاری پەروەردە کە هیچ لاری نییە لەبەر ئێمە ینی 485 قوتابخانە و خوێندنگا باخچە لە شاری کەرکووکە بینە ڕێوە لە ناو سنووری جوگرافیای شاری کەرکووکە پەروەردەی کەرکووک خۆشبەختانە و ڕەزامەدین پیشان داوە لەسەرەوە بەڵام ئەوان چیە ئەوان یانەیە لە ئەبی ئەو نووسراوە لە حکوومەتی عێراقەوە لە هەرێمەوە بکرێ بەرزگرێت بە حکوومەتی عێراقین و حکوومەتی عێراقیش مەرجی ئەوەیە کە گواستنەوەمان لەگەڵ وەکو بە عەرەبەکەی بە تەخسیسەوە المالی و دەرەجەتە وەظیفیە چکە ئێمە لە میزانەیە جاری تر کە نووسراومان کردووە وتیانە ئێوە بە گوێرەی میزانی لە اختلاف میزانێتێن بوجەکە ئێوە وەک فەرمانبەرن ئەو پارە تا خەرج کراوە لە هەرێمی کوردستانە بۆیە ناتوانێت لە بودجەی موچەکەمان بدەن ئێمە بۆیە داواکەین ئەو بوج بەشە بودجەی کامان ئەو موچەی کامانە سەر لە حکوومەتی هەرێمە بگوازرێتەوە سەر بە موچەکانی خۆمان بگوازن سەر کەرکووک و موچەکانمانە کەرکووک بدرێت لە ڕێگەیەکی کاردەوە بیانە بە شێوازی یان پەروەردەیەکی باش خۆمان هەمانە هەموو یان بەشەکانی تایە بەڵێ تا ئێستا وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی نووسراوی بۆ عێراق نەکردووە بۆ ڕەزامەندی بنوێنەی لەسەر گواستنەوەی ڕاژەکان کە بەڕێز دەڵێ دەبێت ئێستا وەزارەتی پەروەردە ئەمە بکە تا ئێستا ئێمە نەمای بیستۆ نووسراوی کردبێت چاوەڕێی نووسراوی وەزارەتی پەروەردەی بۆ ئەنجومەنی وەزیران بیکا بۆ دواتر لە ئەنجومەنی وەزیران نووسراوەکە بەرز بکرێتەوە بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق سەبارەت بە داواکردنی گواستنەوەی ڕاژەکان کەمە بە فەرمی داوامان کردووە لەگەڵ وەفدێکی بەڕێزێکیەتی مامۆسایان و سەرۆکیەتی مامۆسایان بەڕێز مامۆستا شێرزاد چا بووە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا ڕەوف مامۆستای بۆ بکەرێم بۆ لای بەڕێزت سەبارەت بەو بێموچەیەی کە ئێستا مامۆستایان پێوەی گیرۆدەن کارگیری هەبوو لەسەر پاشەکشەی خوێندنی کوردی یاخود بڵێن خەڵک کەمتر ئێستا ناوی منداڵی تازە لە خوێندنی کوردی لە کەرکووک بنووسێت و تۆمار بکات بێگومان کاریگەری هەبووە بەڵام دڵسۆزی و ماندوونەناسی مامۆسایان و کادرانی پەروەردەی خوێندنی کوردی لە کەرکووک ئەو بۆشایانە پڕ کردێتەوە بەڕاستی مامۆسایان بە ڕوحێکی
هەستکردن بە مەسئولیات هەتا ئیسە درێژیان بە خوێندنی کوردی داوە نیانێشتووە ئەو فراغە دروست بووێ بەڵام خۆتان شەزانن مامۆسایانش تا حدێ ئەتوانن ئەو تەحمل و ئەو ئینیانە بێ بۆیە ئەگەر ئەمە درێژە بکێشێ ڕەنگە کاریگەری خراپتری هەبێ بەڵام بۆ بەنسبەت مناڵانی پۆلی بڵێن یەک تا ئێستا زۆر باشە پارەکە نەختێ کەم بوو ئەوە بوو کەمپینێکمان ڕاگەیان کەمپینی بەڵێ بۆ خوێندنی کوردی لە کەرکووک کاریگەری باشیە بوو ئەم ساڵ پێم وایە وەڵامدانەوەی باشە من خۆم لە مەکتەبەکەی خۆم دوو یەکشەم و سێشەم داوام کردووە زیاتر لە دە قوتابیم وەرگردووە ینی ڕێژەیە باش کردووە دوای بەڵێ ئەوەی کە لە دوای 2015 بڵێن یاخۆ بڵین لە دوای 2017 کەمی کردووە قوتابیانی بەشی خوێنی کوردی کە سوکاریان بێ ئومێد بوون لەوەی کە حکومەت هێرێمەکو پێویست ئاور لە خوێنی کوردی نەدابێتەوە بۆ بچنە قوتابخانەی عەرەبی خۆی کەبی کردووە بەڵام کەمکردنەکە چەند ئینێکیە چەند ڕەهەندێکیە بۆ نمونە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە زۆر لە خێزانە کوردەکان ئاواری سلێمانی و هەولێر بوون یعنی ئەوە بەشێکە لە کەمکردنەوە هەتا ئیسە نەگەڕانەتەوە بێگومان مناڵەکانشان لەوێ ئەنە لە قوتابخانە بەشێکی تری هەندێ خێزان هەیە پێی وایە خوێندنی کوردی لە کەرکووک دوا ڕۆژی نییە یان هەر خوێندنە عارەبیەکە باشرە ئەوش لەلایەکەوە ناحەقیان نیە لەبەرەوەی کە شەشی ئامادەیی تەواوەکە لە خوێندنی کوردی کە ئەڕوا بۆ زانکۆ لە زانکۆ دراسا بووی عارەبیە لەبەرەوەی کێشەیەکە بەڵام هەتا ئیساوانشی لە زانکۆ بوونە لە خوێندنی کوردی و ڕۆینە سەرکەوتوو بوونە لە زانکۆ يعني ئەو کێشەی شەتا حەدێ لە ئەرزی واقع کەمە بەڵام دایک و باوک قوتابی هەر ئەترسێ بۆیە هەندێک ئەگەر پاشە کشێشی کردی بێ ئەو هۆکارە هەیە بەس جۆرێک لە تێکەڵی هەیە لە نێوان بڵین پەروەردەی بەشی کوردی بڵین داوامکەتان لە عێراقەوە بۆ دیاری بکرێ بەس موچە و منهەستان لەسەر حکوومەتی هەرێمە بەڵێ بەس موچە و منهەزمان لەسەر حکوومەتی هەرێمە ئەجینا هەموو تعلیمات و هەموو یاسا و ڕێسەکانی وەزارەتی پەروەردەی عێراق جێبەجێکرد کێشەی دروست نەکردووە ئەم تێکەڵیە کێشە بەڵێت کێشەی دروست کردووە بۆ نمونە ئێمە منهەجەکە منهەجی کۆرساتە لە کوردستان بەڵام لای ئێمە نیوەی ساڵ و کۆتایی ساڵە مەسەنە بەرجێک لە کوردستان دوو بەرگە منهەجێ بەرگی یەکەم لە کۆرسی یەکە بخوێنن بەرگی دووەم لە کۆرسی دووەم ئێمە بەرگی یەکەم لە نیوەی ساڵ تاقیکردنەوەی لەسەرەکەین بەڵام بۆ کۆتایی ساڵ هەردوو بەرگەکە تاقیکردنەوەی لەسەرەکەین ئەمش بارگرانیە زۆرە بۆ قوتابیان بەڵێ بەس ئەگەر مەسەرم بەردەوام بێ مامۆسایان نەگوازرێنەوە سەر بڵێن عێراق نەقڵکردنی مامۆسایانی شێ ئێستا دەتوانن خۆیان نەقڵکەن مامۆسایان ئێستا مامۆسایانی بەشی کوردی بۆ چۆ خۆیان نەقڵ بۆ عێراق ڕاستەوخۆ بڵێن تاک یاخود ئەمەش ڕێگری کراوە ڕێگری کراوە نایەنە عێراق خۆی وەریان ناگرێت عێراق خۆی وەری ناگرێ بەڵێ هەرێمش هەتا ئیستا سیاسەتێکی ڕوونی نییە بەڕاستی هەتا ئیستا بەدەم داواکاریەکانمانەوە نەهاتووە لە چڕوێکە و سیاسەتی ڕوونی لەبەر لە ڕوویەوەی کە یان داواکاریەکان جێبەجێ بکە یاخود بتان خاتەوە سەر عێراق بەڵێ خۆی مەسەلەکە ڕەهەندی سیاسی وەرگردووە لە هەردوولا هەم لە ناوەرد و هەم لە هەرێمیش هەرێم پێی وایە ئەو مامۆسایانی کە سەر بە خوێندنی کوردین سەر بە لایەنە سیاسیەکانن ئەو پێی وایە ئەگەر ئەمە بڕاتە سەر بەغداد با بڵین زەرەری ئەبێ بۆ ئەو لایەنە سیاسی خۆی بۆیە ئەتا ئێستا ڕەزامەندی دەنەبڕێکم مامۆستا ناوبڕێکمان هێدووەتە گرم بۆ لای بەڕێز بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵات تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە
وایە تا ئێستا کێشەی کارەبات هەیە بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕیت ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێت ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕست ماوەسم حەوت گەرم وڵای بەڕێزت سەبارەت بە چارنووسی خوێندنی کوردی ینی بڵین بەرەو پاشەکشەی زیاتر دەڕواگەر یاخودی بە حکوومەت هێرێن چی بکات بەوەی کە ڕێگری بکات لەوەی کە خوێندنی کوردی بەرەو لاوازبوونی زیاتر بڕوات بەڵێ ئێمە چەندین ڕامانگەیاندوە لێرە شۆڕای دەگەێنین کە ئەگەر بارودۆخ بەم شێوەیە بێ حکوومەتی هەرێمی کوردستان موچە بەم شێوەیە بدا بە خەڵک حکوومەتی هەرێمی کوردستان بەم شێوەیە بەڕاستی پشتگیری مامۆستایان و خوێندنی کوردی بکە ینی ئێستا بمانێ نەمانوێت دابڕان هەیە ینی جاران وەزیری پەروەردە بە سوپاس و ئێمە چەندیدا سوپاسمان کردومانە کە ئەهات لەوێ شری تێبڕۆی خوێندنی کوردیە کردەوە ساڵانە بەڵام ئێستا نایە ینی وەزیرەکانی یەکێتی دێن بەڵام وەزیرەکانی پارتی پێیان وایە کە ئەمە بە کەرکووک داگیر کراوە بە تارەت دەڕۆن بۆ بەغاو بەسەر کەرکووکە ئەوە نان بۆ کەرکووک دابڕانێکی عجیب هەیە بەڕاستی وەفدی خوێندن وەفدی هەرێم هاتووە مەسەر لە پەرلەمان لە قەرەنجیرەوە سەیری کەرکووچیان کردووە یعنی چەندین وەفد هاتووە مەسەلەن وەفدی بواری پەروەردە بەڵێ بواری پەروەردە تەنها تا قەرەنجیر هاتوونە ئەمە چۆن لە قەرەنجیرەوە لە وەزعی کەرکووک تێدەگەن بەڵێ جاتر لەوێ کۆبوونەتەوە بزانە دیداریان هەبوو ئەوانە ئێمە پێمان وایە کە خوێندنی کوردی بەرەو کارەسات دەڕوە ئەگەر بەم شێوەیە بێ ینی وەکو وتم دووبارەیەکەمەوە یان ئەوە تا حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی پشتگیری و پاڵپشتی خوێندنی ینی کورد بە گشتی لە کەرکووک کە ئەمە گرفتی سەرجەم دانیشتوانەکەی ناتوانێت تایبەتمەندێک بە کەرکووک بەخشێت چەند ساڵ نەوتەکەی کەرکووکە حکوومەت هێرێم خۆی دەیفرۆشت ینی بە هەموو فەرمانبەر و مامۆسایانی کەرکووک 9,000 کەس ناتوانێت تایبەتمەندێکیان پێ ببەخشێت
لە موچە لە ئیمتیاز خولانی کارموچەکەی خۆیان بدات لیان نەبڕێت و لە کاتی خۆی پێ ئێمە هەر ئەوە ینی تاکی دەکەینەوە بە تاکید ینی کارەساتێک بەڕێوەیە بۆ خوێندنی کوردی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری نەکە پشتگیری خوێندنی کوردی نەکە و ڕێگریش بێلەوەی کە مامۆستایان بچنە سەر مەرکەز ئەمەش هەر کارەساتێکی ترە سەبارەت بەوەی جەنابەت دەڵێ ئێمە سوپاسی دکتۆر نەجمەدین نەکەین لە ڕابردوو کە پاڵپشتی خوێندنی کوردی کرد بە پێدانی بڕەپارەیەک 4 ملیار دینار بوو باڵێن 4 ملیۆن دۆلار بوو کە ئێمە ئەو کاتە سەرپەرشتیمان دەکرد و ینی بەڵێنێکی زۆر قرس بوو بۆ ئەو کاتەی محافظ کە توانیتی ئەو جورئەتە بکە کە ئێمە هەمیشە قەرزاری وەکو مامۆستایان پارەی پترۆ دۆلار لە پارەی نەوت کە جەنابەت ئاماژت پێکرد ئەوە بۆ بیرهێنانەیەکی باش بوو ئێستش ینی حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانێت بەڵام زۆر بە ڕاشکاوی بە پێمان وترا کە ئێمە ئەوە ناتوانین بکەین و چونکە ئێستا ئێمە پارەمان نییە ئێمە داهاتمان نییە ئەگەر خوێندنی کوردی بەم شێوەیە بمێنێتەوە و خوێندنی کوردی بەدەست قەیرانی تری زۆرەوە دەناڵێت کە ئێمە هەمیشە هاوارمان کردووە بە خودی وەزیرمان وتووە ئێستا چاکسازیەک بەڕێوەیە ینی وترێک کە چاکسازیەکرێ لە ڕووی ئیداری لە ڕووی دارایی لە هەموو ڕووەکانەوە بە حساب چاکسازی بەڕێوەیە تا ئێستا خوێندنی قوتابخانەیەکم پێ بڵێ لە خوێندنی کوردی مەسەرەن هەڵبژاردن کرابێ بۆ بەڕێوبەرێکی خوێندن بۆ جێگرەکەی مەسەرەن بۆ سەرۆک بەشێک تا ئێستا شەڕە لەسەرەوەی کە ینی من نمونەیەکی زۆر ئاسانت بۆ دێنمەوە ئەمڕۆ لە قاعی امتحانات بووینە لە سعات حوتەوە هەموو ڕۆژێ قاعی امتحاناتمان هەیە ینی بەڕێوبەرمان هەبووە لەبەرەوەی کە لەلایەنێکی سیاسی مەسەن حسەی کەم بووە لە مدیری باڵین قاعەکان باڵێن پارتی کەمی بەرکەوتووە بەڕێوبەرێک سێ مدیر قاعی بۆ دانراوە لەبەرەوەی حسەکەی پڕکاتەوە یعنی تۆ چۆن دەتوانی بەم عقلیەتە خوێندنی کوردی بەردەوام بکەی و بتانی پشتگیری بکەی لە کاتێکا کە ئێمە خۆم بە وەزیر ومت ئێمە لە کەرکووک ناحەزمان زۆرە ئێمە لە کەرکووک دوژمنمان زۆرە ئێوە دەڵێن کاکە ئێمە لە کەرکووک ینی لە سەنگەراین ئێوە دەڵێن قەرزاری خەڵکی کەرکووکن ئێوە دەڵێن کەرکووک خاکە نیشتیمانە دڵە قوچە هەموو شۆڕشەکان بۆ کەرکووک بووە دیکاکە ئەم مەترسیانە هەیە خەڵک لە سەنگەرە دێ ئەو سەنگەرە با پتەوکەین ینی با بە هەمومان بتوانین ئێستاش وازیان لە حیزبەتی نهێنا ئێستا لە دوای لەسەر ڕەنگی قوتابخانەش شەڕ هەبوو زەرد بێ سەوز بێ لە دوای 16 ئۆکتۆبرەوە من دڵخۆش بووم بەوەی کە وردە وردە نەیهێڵین بەڵام زیاتریان کرد ینی چەندین گرفتمان هەبووە لیژنە دەرچوینە ینی کێشەی قوڵمان هەبووە بەردەوامان هەبووە لەسەرەوەی کە ڕەنجی قوتابخانەکە ئەو قوتعەیە نابێ وابێ ئەو قوتعەیە دەبێ وابێ ئەوە بۆ زەردە ئەبێت نیوەی سەوز ینی ئەم بەم شێوەیە من ینی هەمیشە وتومە بە جەنابی وەزیریشم وت بە هەردوو وەزیرەکە ینی چەند وەزیر هاتی بێ پیانم وتۆ بە شەخصی وتومە ئەگەر حیزبایەتی لە هەرێمی کوردستان دروست بواە بەڕاستی نەدەبوو لە کەرکووک و ناوچە جێنەکان هەبواە ئەوە یعنی ئەبوو لایە جووز بواە بەڕاستی چونکە ناکرێت تۆ لە شوێنێکە کە گرفتی خاکتەیە کە گرفتی نیشتیمانی تەیە کە کێشەتەیە کە ناحەزتەیە کە با بڵێن کێشەی گەورەتەیە لە تۆڵی من دوژمنم زۆرە خوێندنی بەدیل هەیە ینی کاتێک کە خوێندنی کوردی لاواز دەبێ بەدەست ئەم قەیرانانەوە خەڵک دەڕوا بۆ عەرەبی بەرپرسانی کورد جارێ با مناڵەکانی خۆیان لە خوێندنی کوردی دەرکەن بە دەیان و سەدان بەرپرسمان هەیە لە بەرپرسی ئیداری ئەمنی نازانچی لە بە خوێندنی کوردیشە ینی خۆی بەرپرسیارەتەیە لە خوێندنی کوردی سیقەی بە خوێندنی کوردی نیە مناڵەکەی باتە خوێندنی عەرەبی لەولا بە من دەڵێ وەرە کاکە باکە من خۆم لە کەمپینەکە بەشدار بوومە و خۆم دروستمان کرد وتمانە بەڵێ بۆ خوێندنی کوردی بەڵام لەگەڵەوە شاوتمانە نەخێر بۆ حیزبایەتی نەخێر بۆ بەڵێ بۆ چاکسازی لە خوێندنی کوردی سپاس دەکەم ماوە سەرۆ بکەرەوە لای بەڕێزت سەبارەت بەوەی ئەگەر وەڵامی ئێوە نەدرایەوە بڵین حکوومەت هەرێم بڵین یاداشتی ئاراسی عێراق نەکرد بۆ ئەوەی کە بخێنە سەر عێراق خوێندنم ساڵ دەست پێ دەکاتەوە خوێندنی بەشی کوردی یاخود مامۆستایان مەترسی بایکۆتیشی لەسەر مامۆستایان بایکۆتی خوێندن بکەن بەڵێ بەداخەوە ینی هیوادارین حکوومەتی هەرێم ئەو بڕیارە نەدات ینی هیوادارم نووسراومان بۆ بکات بۆ ئەنجومەنی وەزیران و دواتر ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانی عێراق بکرێت بۆی کێشەی مامۆستایان و موچەکەیان گواستنەوە ڕاژەکان چارەسەر بکرێت لەبەرەوەی ژیانی مامۆستایان بەڕاستی ژیانێکی زۆر زەحمەتە
بەڵام ئەگەر بێتون ئەوە نەکرێت ئەوە تا ئێستا ئەو باسی ئەومان نەکردووە لەبەرەوەی کێشەیەکمانێت لە ناو شاری کەرکووکە یعنی ئەبێتە هۆی ئەوەی کە هەستی نیشتیمانی هەستی نەتەواتی وامان لێکە کە ئەو بڕیارێکی زۆر سەختە ینی ناتوانین ئەو بڕیارە بدەین چکە ئەبێتە هۆی یەکجاری سڕینەوەی کورد لە شارەکەیە و زیاتر ڕووکردنی قوتابی خوێندکاری کورد بۆ خوێندگە عەرەبیەکان بەتایبەت وەکو چۆن ئێستا بەداخەوە خوێندنی ئەهلی ئەوەی کە بەتایبەت کراوە زیاتر لە گەڕەکە کوردیەکان کراوەەوە چکە ئێمە ڕێگەمان نەداوە خوێندنی عەربی وە قوتابخانەی عەربی بکرێتەوە لە گەڕە کوردیەکانە بەڵام بەدیلی ئەوە حکوومەتی عێراقی چی کردووە ڕەزامەندی یەکجار زۆرە دات بەو کەسانی کە بێ خوێندنی عەربی مە قوتابخانەی ئەهلی بکاتەوە لە ناو گەڕەکە کوردیەکانە و ئێمە لە دوایە کە حکوومەتی عێراق ئەگەر حکوومەتی هەرێم ئەو داواکاری بەرز نکاتەوە ناچارین گوشارەکان خۆمان زیاتر بکەینە بەسەر حکوومەتی عێراق بە گوێری دەستور و بە گوێری ئەوەی کە ئێمە هاوڵاتی کەرکووکین ئەبێ موچەکەمان حکوومەتی عێراق بیدات لەو بودجێ یان ئەو پارەی کە تەرخان کراوە چۆن ئەیدا بە خوێندنی عەربی ئەبێ بیدا بە خوێندنی کوردیش و مامۆستایانی میلاکی خوێندنی کوردی مافێکی ڕەوای خۆمانە و ئامادەین بۆ گوشارێکی زۆر تون بەرامبەر بە حکوومەتی عێراقی زیاتر ئەبێ وەڵامی ئەو داواکاری ئێمە بداتەوە. باشە بەس مامۆستا وەکو واژۆ کۆکردنەوە کۆتاییتان پێناوە کە وتە 2335 واژۆتان کۆ کردوەوە بۆی بگوازنەوە سەر عێراق یاخود بەردەوام دەبێت اینجا هیچ وەڵامێکشتان پێگەشتووە لەلایەن بڵێن مستەفا کازمی یاخود سەرۆک کۆمار یاخود وەزارەتی پەروەردەی عێراق لەبارەی کێشەکەتانەوە؟ بەڵێ تا ئێستا هیچ وڵامێکی فەرمی نەدراێنێتەوە ئەوان چاوەڕێی وڵامێکی فەرمیەکەن نووسراوێکی فەرمیەکەن لە حکوومەتی هەرێمەوە بۆوان بڕابۆی باز بکرێت بەڵام ئەندام پەرلەمانەکان بە تایبەت مامۆستا مەریوانی لەو بوارێک ینی زۆر هەوری خۆی خستۆتە ینی کار بۆ زیاتر ئەوێ ئەو کێشە زیاتر بجوڵێنێت چکە خۆی ئەندامە لە لژنەی پەروەردە لە پەرلەمانی عێراقیەم و هیوادارین بتوانێت بگات ئەنجامێک و توانی چارەسەری کرێت بە شێوازێکی تریش ئەویش بۆ داڕشتنی موازنەی ساڵی 2021 ئێمە داوای ئەوەکەین لەو بودجەیە لەو میزانیەیە بەشی خوێندنی کوردی موچەکەی خوێندنی کوردی لە حکوومەتی عێراقی و دیاری بکرێت و بدرێ بە خوێندنی کوردی ڕاستەخۆ بۆ مامۆستایانی خوێندنی کوردی ئەتوان ڕاستەخۆ بدرێ بەشی ژمێراری خوێندنی کوردی هیوادارین حکوومەتی عێراقی ئەو بڕیارە بدات و لە میزانی تازیە بچەسپێت گەر بێت و حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێم ئامادە نەبێت هیچ هاوکار مابکات و نووسراومان بۆ بکات یان ئامادە بێ بگواستنەوەی ڕاژەکەمان لە حکوومەتی هەرێمەوە بۆ حکوومەتی بەغدا. باشە بە زواژۆ کۆکردنەوە کەشتان هەر بەردەوام دەبێت یاخود مامۆستا شەیە حەز بکە نەچێتە سەر بەغداد لە سەر هەرێم بمێنێتەوە بە بارودۆ خۆ بڵێن بە کێشەی موتەیە؟ ئێمە تا ئێستا وەکو باسم کردەوە بەڕێستان 2335 کەس داواکاری نووسریەوە لە ڕێگەی ئەلکترۆنیوە سەبارەت بە گواستنەوە و پێشتریش ئێمە 6939مان داواکاری فەرمیمانە بە لە پەروەردە لە بەشی خوێندنی کوردی بەڵام بۆ مێژوو پێتەڵێم یەک کەسێک ئاگادارمانی نەکردێتەوە بڵێ من نامەوێت ینی بگوازرێەوە سەر بەغدا لەبەر ئەوەی گوشارێکە بەتایبەت ئێستا لە ناو خوێندنی کوردیا لە کەرکووکە لە ڕێگەی مەسجەوە ئاگداری مامۆسانەکەنەوە کە بە شێوەیەک داواکاری پڕ نەکەنەوە بەڵام مامۆستایان من پێتەڵێم ئەتوانین بڵێن لە 100 ناتوانین بڵێن لە 199 ئارەزووی گواستنەوەیان هەیە چکە من موچەیەکە کێ موچەکەی ناوێت کێکە 6 مانگ موچەکەی دواکەوتووە و ئێستا موچەکەی خرج بکرێت بە گوێری شایستەدارەکانی خۆمان لە شاری کەرکووکە باش ئەگەر چی مامۆستا ئەتوانێت ئەوە ڕەفز کات و دوای هەندێک کەسێک کادری حزبین ئەوانە سوودمەنن لە کەرکووکە ڕەنگە موچەیانێ ڕەنگە پۆستیانێ ڕەنگە ئۆتۆمبیلی حزبیان لایە دەسەڵاتیان لایە بەڵام زۆربەی مامۆستایان هیچ داهاتی کیتریان نییە وەکو شارەکانی سلێمانی هەولێر و دۆک نییە ینی بتوانێت ئیشێکی تر بکە لەبەری کەرکووکیەکان خۆیان لە دوای 2023 گەڕانەوە بە کەرکووک ینی ئیشێکی تر نییە بتوانێت مامۆستایان بیکات ئەنجامی بدا بۆی بتوانێت بژێوی خۆی بەدەست بێنێ لە کەرکووکە لەبەری خۆمان خانوەکانمان ڕقەمە خۆمان تەنسیبین ینی ئیشەکان زیاتر کەم دەرفەتەیە ئێستا حکوومەتی عێراقیش حتا لە دامەزراندنە ینی بەستەنە حەویجا 600 مامۆستای دامەزراندووە کەچی کورد بە هەمووی و 600 ئەوە 1400 دامەزراوە واتە حکوومەتی عێراقی ئیداری کەرکووکیش بەڕێز پارێزگاری کەرکووکی بە وەکالەتیش یعنی ئەو دادپەروەری نییە لە شاری کەرکووکە هیچ جیاوازینەکە لە نێوانی کورد و عەرەب و تورکمان
ئێمە بەداخەوە چووکە لە کەرکووکە یە سفەتێکی ڕسمیمان نیە بە تەرسیبین بەکاتین هەندێک جار ناتوانێت داکۆکیش بکەن وەک پێویست و هەندێک جار بۆ خۆپشاندان مامۆستایان نەک ئەوەیەک ئامادەنین بێنیان بیۆری ئەوەیان تیانە هەر مامۆستایان بوو لە 28 تەمووزە ینی 9 شەهیدیان 120 بریندارێندا بەڵام هەندێک جار مامۆستا وای لاتوە بێ دەسەڵات کراوە ینی بێتوانایە لەبەرەوەی چییە لەبەرەوەی توانای کڕینی ینی بنزینی نییە بۆ سایارەکەی توانای هاتنی نییە بۆ خۆپشاندانێک ینی بەڕاستی گەشتۆتە قۆناغێک مامۆستایە پەک خراوە لە شاری کەرکووکە و بێدەسەڵات کراوە ئەمە ئەنجامەکەی زۆر خراپێ لە کەرکووکە و بۆیە ناتوانین بەرهەڵسی ئەو سیاسەتە ڕێگەسپەرستانەی شاری کەرکووک بکەین ئەگەر حکوومەتی هەرێم زیاتر پشتگیریمان نکات و هاوکارمان نەبێ بۆ بتوانین لەو شارێکی خۆمانە بوونی خۆمان بسلمێنین. بەڵێ سوپاس دەکەم مامۆستا ڕەوف مامۆستایی وەکاتمە زۆر کەمەوە بە سەبارەت بەوەی کە مامۆستا ڕەوف باسی وەکت کە خوێندنی ئەهلی لە بڵین عەرەبی لە گەڕەکە کوردیەکان دەکرێتەوە وەکێنەوەی کە بڵێن دەیکەنەوە بەداخەوە لە کەرکووک هەموو سێکتەرەکان لە ئیداری کەرکووکە لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەوڵێکی جدی ئەدەن بۆ ئەوەی لە هەموو سێکتەرەکان تعریب لە کەرکووکە جێبەجێ بکەن پرۆسی تعریب قۆناغێکی تری بڕیوەیستە ڕوێتە قۆناغی گەشەکردنەوە بۆیە بەداخەوە پەروەردەشی گرتوتەوە بەڵام لە بواری پەروەردەدا بەداخەوە خۆمان بوومانتە هۆکارێ کە پرۆسی تعریبەکە جێبەجێ بکەین بۆ نمونە زۆر لە بەرپرسان زۆر لە کادرانی پەروەردەیی لە کەرکووک ڕۆ قوتابخانەی ئەهلی ئەکەنەوە کورد قوتابخانە ئەهلی لە منتیقەی کوردیەکان بە زمانی عەرەبی کێشەکە لەوەیە کاک حەکیم یعنی ئێمەی کورد خۆمان بوومانەتە ڕێگە خۆشکەرێ بۆ پرۆسەیە کە پرۆسەی تعریبە لە دوای 16 ئۆکتۆبرەوە لە کەرکووک ڕوئەدا ئێمە خۆمان بوومانتە هۆکارێک بەداخەوە لە جێبەجێکرد باش وەزۆکو دامەزرانیش کە لە هەرێم دەمێکە دامەزارن وەستاوە کێشەی کێمی مامۆستا شێ لە کەرکووک یاخود گواستنەوەی بۆ هەرێم و بەڵێ کێشەی دامەزرادن نە لە بەغاو نە لە هەرێم نییە بۆ خەڵکی کەرکووک بەڵام بەداخەوە یعنی ئێستا مامۆستا ئێمە مامۆستامان لە کەرکووک هەر بەرەو کەمیە ڕوە لەبەرەوەی زۆربەیان ئێستا بە تەنسیبێ بە نەقڵ بێ ئەگوازرێنەوە بۆ شارەکانی هەرێمی کوردستان ئەمیش کاریگەری ئەبێ لەسەر قوتابخانەکانی شاری کەرکووکی کەواتە پرۆسەی خوێندن هێواش بەرەو لاوازی ئەڕوا بۆ لەبەر ئەوەی کادری پەروەردەییمان بەرەو کزی ئەڕوا بەرەو کەمی ئەڕوا باشە وەکو دوا پەیامت بۆ بەرپرسانی وەزارەتی پەروەردەی هەرێم ئەگەر پامێکی کورت ماوێ داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان و بەتایبەت وەزارەتی پەروەردە ئەکەین ئاوڕێکی جدی لە خەڵکی کەرکووک و لە خوێندنی کوردی لە کەرکووک بدەنەوە چونکە بەڕاستی مامۆستا شوتی تەنها ئومێدێک تەنها شتێک کە مابێتەوە سیمای کوردی لێ مابێتەوە لە کەرکووکە پرۆسەی خوێندنی کوردیە لە کەرکووک بۆیە داواکەین بە زووتری کە بەدەنگ داواکارەکان بێت مامۆستاگەر بە کوتیش جەنابشت پامێکت مابێت بەڵێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پشتگیری تەواوی مامۆستایان و خوێندنی کوردی نەکە خوێندنی کوردی بەرەو لاوازی و نەمانەچێ ئەوە ئێمە لێرە دڵنیانەکەینەوە کە حکوومەت بەرپرسیارە بێ کە وەزارەتی پەروەردە بەرپرسیارە بێ خەڵک بەرپرسیار نییە مامۆستایان بەرپرسیار نین ئەو هەوڵە بچووکەی کە لە ئاستی مامۆستایان دەدرێ هەوڵێکی بچووکە بۆ گەیشتن بە بەغدا ئەگەر ئەمە تاوان بێ ئەگەر ئەمە خیانەت بێت لە 15 با بڵێن بەرپرسانی هەرێمی کوردستان هەموو هەوڵەکەیان بۆیە بگەن بە بەغا ینی ئەمەی ئەمان تاوان نییە کە هەوڵی ئەوە دەدەن بگەنە بەغا ئێمە هەوڵێکی بچووک و لە ئاستێکی بچووکە کەس بە دەنگمانەوە نایە ینی ئەم هەوڵە بۆ تاوانە بۆ خیانەتە لە ئاستێکی بچوو بمانەوە بگەینە سەرۆکۆماری عێراق یان بگەینە مستەفا کازمی ئەو هەوڵەی کە ئەوان دەیدەن بۆ ئەوەی کە بگەن بە بەغا و پاریان لێ ببڕن و ئێمەش هەوڵەکەمان هەرەوەیە کە ئەو مامۆستایانە لەو قەیرانە ڕژگەدانی وەزیری پەروەردەتان کرد زۆر بە کورتی هیچ بەڵێنێکی پێ نەدا هیچ بەڵێنێکی بە ئێمە نەداوە وتی ئەگەر ئێوە ڕازی بن من کتابەکە بەرزەکەمەوە بەڵام بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام وتی خۆم لەگەڵی نیم بە هیچ شێوەیە چونکە ئەوە خوێندنی کوردی لە ناو دەچێەوە نەوەکانی ئێوە لە ناو دەچێەوە کورتبوون زعیف دەبێ بەو شێوە سوپاسدەکەم زۆر سوپاس بۆ بەڕێزان مامۆستا محەممەد جەلیل مامۆستا لە بەشی خوێندنی کوردی هەروە مامۆستا هیوا حەسەن پسپۆڕی پەروەردەیی هەروە لە کەرکووک شۆ مامۆستا ڕەوف سەعەدوڵڵا سەرپەرشتیاری گروپی هەڵوێز بۆ داکۆکی لە مامۆستایان و فەرمانبەران سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارام تا بەرنامێکی دیکە خواتان